سڵاو ئازیزانم کاتەوە گشت کاتێکتان شاد جارێکی تریژ من هێرۆ زەنگەنە لە بەرنامێکی تری زایڵەی داهێناندا هاتمەوە وڵاتان. ئازیزان بەرنامەی ئەمڕۆژمان بە راپۆرتێک لەسەر هاوبەشکردنی زانیاریەکان دەست پێ دەکەین. بەخشینی کتێب بە باشترین ڕێگە دادەنرێت بۆ دابشکردنی ئەو زانیارانی کە هەتا لەگەڵ خەڵکی تردا. ئەم نەریتە وا دەکات دەستی خەڵکی زیاتر بە زانیاریەکان و چیرۆکەکان ڕابگات و ژیانێکی نوێش دەبەخشێت بە کتێبە نوێیەکان. ئەم بیرۆکەیە لەلایەن چەندین ڕێکخراوی هەڵەبجەش پەیڕەو دەکرێت و ساڵانە لە پێشانگایەکی کتێبدا کتێبە کۆنەکان لە ناو خۆیاندا ئاڵ و گۆڕ دەکەن. فەرحان هەورامانی لە هەڵەبجەوە دەڵێت لە ئێستادا هەوڵیش دەدەن بۆ ئەوەی کە پێشانگاکەیان فراوانتریش بکەن. ئیبراهیم هەورامانی نووسەرێکی دیاری هەڵەبجەیە و تا ئێستا زیاتر لە 1000 کتێبی بە کتێبخانەی گشتی هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە بەخشیوە. پشتیوانی لە بەکەلتورکردنی بەخشینی کتێبە خوێنراوەکان و ئاڵوگۆڕکردنیان لەگەڵ خوێنەرانی دیکە دەکات. ئەم نەریتی بەخشینی کتێبە یەکێکە دەو هۆکارانەی کە هەوڵ ئەدرێ بۆ بە کللتوریکردنی خوێندنەوە لە ناو کۆمەلگایە. بەڕاستی ئەم نەریتە یەکێکە لەو نەریتە جوانانەی کە دوجار ئەتوانین بڵێن کۆمەلگایەکی تەندروستمان دەسەکەوێت، کۆمەلگایەکی خوێنەوارمان دەسەکەوێت، کۆمەلگایەکی خوێنەوار بە مانای کۆمەلگایەکی پڕ لە مەعریفە. ساڵانە لە هەڵەبجە ژمارەیەک لە ڕێکخراوەکان پێشنگایەکی فراوان بۆ بەخشینی کتێب دەکەنەوە. خوێنەران ئەو کتێبانەی کە خوێندویانەتەوە دەیانهێن و لە بری ئەوان کتێبی نوێ لەگەڵ خۆیان دەبنەوە و دوو کتێبیشان بە دیاری پێدەبەخشرێت. یعنی یەکی لە گرفتەکانی بەردەم خوێنەوار هەم پارێ بە ئەستەم دەسی بە کتێب ڕاگە، هەم زیندانی بوونی کتێبە لە کتێبخانەکانی ماڵانە. ئەم دەرفەتەوە بکات ڕابین بەوەی کە کتێبە بەخشین هەم ئاڵ و گۆڕی بکەین. یەکێک لە ئامانجەکانی ئەم پێشنگایە کە بە خۆشحاڵیەوە خەریکە بێتە نەریتێک هەمووان بەدەستکرابووی و کتێب ئەبەخشن هەم کتێب ئاڵ و گۆڕ پێەکەن. بەڵێ سەرتاکەیەتە ئێرە ئەبێ لێرە ناوی تۆمار بکرێت بۆ ئەوەی کە دواتر ڕۆشتەوە بزانین چەند کتێبی بردووە بەنرخی کتێبەکانی خۆی لێرە ناوی تۆمار ئەکرێ ئیتر لەوێ جوان ئەگەڕێ بۆ کتێبانەی کە خۆی بەدڵێتی کتێبی دڵخوازی خۆی هەڵەگرێ وەنگە چەند کتێبی هەنگابێ ئەوەنگە کتێب وەرئەگرێ لەگەڵ دوو کتێبی بەخشین. 8 ساڵە ئەم پێشنگایە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت و خوێنەران کتێبەکانیان لەم ڕۆژەدا دێن و دەیان بەخشنە ئەو خوێنەرانی دیکە کە دڵخوازی کتێبەکانی ئەوانن. نێکجار کە کتێبێک ئەخوێنرێتەوە ئیتر تەواو لە یاد دەکرێت. زۆر خوێنەریش هەیە بە دوای کتێبە ناوازەکانە ئاگەڕێن. ئەم پێشنگایە یەکێکە لەو پێشنگایانی کە وایە بۆ ئەو کتێبانە کە زیندانی کراون لە ناو کتێبخانەکانە هیوایە 10 ساڵی بەسەراچوە تا ئێستا کەس نەیکردوێتەوە. یەتەوە جارێک کە دیسانەوە ئەچێتەوە بەرخوێندن لەبەری خۆتەزانی لەم ڕۆژانەیە تۆزە خوێندنەوەی کتێب کەم بووە. بەخشینی کتێبی کتێبخانەکان دوای خوێنەوەیان بیرۆکەیەکی کاریگەری نووسەرانی هەڵەبجەیە و چاویان لەوەی ئەم پێشنگایە لە ساڵانی ئایندەدا لەسەر ئاستی کوردستان فراوانتر بکرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دەشێت ژانری شعر بە دێرینترین ژانرە ئەدەبیەکان دابنرێت چونکە لەوەتای زمان هەیە وەک دەگوترێت شعریش هەیە. زمانی شعر و زمانێکی زۆر جودایە لەو زمانی بەکاردەهێنرێت بۆ چیرۆک و ڕۆمان و تەنانەت پەخشانیش. دەقە ئەدەبیەکان هەوڵێکن تا بەڕاستیمان ئاشنا بکەن بەڵام دەشگوترێت گەیشتنیش بەو ڕاستیە پێویستی بەوەیە بە ڕێگای گوماندا بڕۆیت و تەواو ئاشنای گومان بیت. ژاوێن شاڵی وەک شاعیرێک لە هۆشیاری و ئاگاهی خۆیەوە پرسیار لەسەر گومانەکان دەخاتە ڕوو بە ئامانجی دۆزینەوەی ڕاستیەکان بەڵام نازانم ئایا وەڵامی پرسیارەکان جارێکی تر گومان لەسەر ئەگەر و نەگەری دۆزینەوە و نەدۆزینەوە دێتە ئاراوە یان نا. جا هەر بۆیە بە باشم زانی ئەو پرسیارە لە خۆی بکەم. ژاوێن خانم سوپاس بۆ بەشداری لە زایڵەی داهێناندا. ئەگەر لە ڕێی پرسیار و گومانەکانتەوە گەیشتیتە دۆزینەوەی ڕاستی ئایا گومانەکانت دەڕوێنەوە یان گومانی ترت بۆ دروست دەبن؟ سلااو هێرۆخان، سلااو لە تەواوی بینەرانی دەنگی ئەمریکا و زایڵەی داهێنان، سلااو لە ئەدیبان و ئەدیب دۆستان. شعر بەڕاستی گومانە لای من یاخود لە کامێرایی لە دووربینی کەسێکی شاعیرەوە حقیقەت بوونی نییە. هەمیشە ئێمە بە شوێن شتێکین بمانگەیەنتە حقیقەت. لە هەستانی بەیانیەوە لە پیاسەکردنێکی بەیانیانەوە لە چاولێکردنی لە گوێگرتن لە جریوەی چۆلەکەیەکەوە تۆ لە ناو خۆتا خەریکی لێکدان و وێناکردنی کە
کە بگەی بە حەقیقەت کە بۆیە هەمیشە لای من نووسین و شعر لەو کاتە دەست پێەکە کە پڕم لە گومان کە پڕم لە پرسیار و بەڕاستیش ئەتوانم بڵێم ئەم گەڕانە هەتا ئەم گەڕانە هەبێ هەتا ئەم هێزی هەتاوەکو ئەو لەگەڵ ئەو ژیانەیە بەردەوام بین ئەو گومانە و ئەو گەڕانە وجودی ئەبێت و هەمیشە ئەوداڵی ئەوە بین کە بۆ حەقیقەتە بگەیت. بڵێ ژاوێن خان لە خوێندنەوەی بەشێک لە شیعرەکان تا هەز دەکەم بە شوێن کەسێکدا دەگەڕیت کەسێک کە ئێجگار لە ڕوحتەوە نزیکە بەڵام هەر بۆی دەگەڕیت ئەکرێت پێمان بڵیت ئەوە چه ئەزمونێکە لە ژیان تا؟ سپاس بۆ ئەم پرسیارە هەڵبەت پرسیارە بۆ من زۆریەتە ئاراوە هەر کەسکەوە شعری منە خوێنێتەوە پێم وا بێگەر بە شێوەیەکی گشتی وەڵامی ئەم پرسیارە بەمەوە هەروەکو لە سەرتا ئاماژەم کرد شعر بەڕاستی سەرزەمینی گەڕانە بە شوێن ئەکرێ بڵێ بە شوێن خۆشەویستەکان تا بە شوێن بوون و نەبوونەکانە بە شوێن کەسانێکە کە ڕۆژانێک بەشێک بوون لە تۆ ئێستا هەزارەها مایەڵ لە یەک دوورن بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ من شعر لە ئێستاە ئامرازێکە هێمایەکە بە دوای گەڕانە بە دوای ئایدیالیسمێک کە مرۆڤ لە ژێر کاریگەری بوونی مۆدێرنەیە و مۆدێرنە و کاپیتالیزما بەدوایە ئەگەڕێت زیاتر گەڕانە ئێستا بۆ من گەڕان لەو کەسە زیاتر بۆ من گەڕانە بە دوای کەسێکی ئایدیاڵە بە دوای ئایدیال تایپێکە کە ئەمەش بە مروری زەمان و بە پێی تێبەڕبوونی کات و شوێن ئەگۆڕێت بۆ نمونە گەر بگەڕێنەوە بۆ سەردەمی مەولەوی ئەمبەر خان لە سەردەمی مەولەویە یاخود لە یادگە و لە وێناکردنی شعرەکانی مەولەویە هەڵگری تایبەتمەندی ئایدیال تایپی سەردەمی مەولەویە بەڵام ئەگەر ئێمە چاو لە دنیای ئەدەبی مۆدێرن پێی ئێستا بکەین ئەمبەر خاتونێک یا ئەمبەر خاتونەکان تەواو گۆڕانیان بەزرا هاتووە بەڵام ئەگەر بە شێوەیەکی شەخصی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە لای من گەڕانە بە دوای کەسانێکە بەڕاستی کەسانێک کە هەندێکیان بڵێم لەوانەیە لە ژیانان نەبن بەڵام من وەکو سەرکێشیەک لەگەڵ خودی خۆم لەگەڵ ئەو شاعری لە ناومایە هەتا ئەو ڕۆژێک کە پێم وابێ بنووسم بە شوێنیان ئاگەڕم. بەڵێ باشە لای تۆ وەک خانمێکی شاعر ئامانجی شعر چییە؟ شعر کە ئاڵی ئامانجی شعر زۆر بەعدی لێ ئەبێتەوە ئامانجی شعر زۆر شعر لە کورتترین پێناسەیە شعر پرۆسەیەکی زاتیە تۆ یەکەمین کەس شعر بۆ خۆت ئەنووسی من کە خۆم شعر ئەنووسم یەکەم جاربی لە خوێنەر ناکەمەوە بەڵام لە دنیای مۆدێرنا شعرە بێ ئامانجی هەبێت بۆ من کە ئێستا سەردەمانێکە لە کوردستان بۆم کە باسی سەرتاکانم کەم ئەمە وا فێر بووین یا لە کتێبەکانە لە ڕۆشنبیر و بربەندەکانی سەردەمی خۆمانە کە شعر دنیای مەجازە تو ئەتوانی هەموو شتێک لە ناو شعرەکە تاجێکیتەوە بەڵام بۆ من ئێستا کە کریێتیڤایەتی نەخوێنم لە سەردەمی ئێستاە هەر وشەیەک ئەینووسی کە ئەبێ ئامانجێکی هەبێ بۆ لای من بەڕاستی بۆ خودی من بۆ ژاوێن ئێستا من ساڵانێک لەوە پێشدەستم بە پرۆژەیەکی کرد بۆ کارم لەسەر ئەدەبیاتی جەنگە کرد خۆشبەختانە تازەگی دەستم پێ کردوتەوە بۆ من دەست بۆ ئەدەبیاتی جەنگە بەم ئەدەبیاتێکی زۆر توڵە ئەزانم کە شاعیران و نووسەرانێکی زۆر گرنگ لە دنیادا کاریان لەسەر کردووە تاگات من و دوای منیش بۆیە ئامانجی من ئەوەیە کە تۆ مرۆڤ بوونی خۆت لە شعرا بەرجەستە بکەیت. بەڵێ باشە بەڵێ باشە ژاوێن خانم ئایا دەکرێت بگوترێت وێنە شعرەکان دەبنە پێناسەی هەست و نەست بۆ شاعیر؟ بە جۆرە لە جۆرەکان بەڵێ ئەگەر ئێمە لە دیوار چووکە شعر بەشێکی عاتفە بەشەکەی تری عەقلی ناوەکیە بە جۆرە لە جۆرەکان بە تایبەت بۆ من کە بەشێک لە شعرەکانم زیاتر ئەشتەخانەی شعری لیریکەوە هەست و نەست دەربڕە لە شاعر لە ساتە لەو ساتە وەختی و شعرێتیان نووسیوە بۆ نمونە من کاتێکە شعرێکم نووسی بێ کە لە ترۆبکی عەشقا ببێتم شعرەکانم ڕنگدانەوەی ئەو سەردەمەیە و بۆ خوێنەرێک خوێنێتەوە بەڵێ بەڵام ئەگەر لە دیوێکی ترە و تەماشایکەی هەر لەو شعرەیە کە لەوانەیە کەسێک بە پارچەیەک لە ئەتف و سۆز بیبینەیە زۆر ئامانجی تریتیا هەبێت لەبەرەوەی شعر گەورەی شعر ژانری شعر لەوەیە کە تۆ ئەتوانی زۆر هەموو نەوتراوەکان بڵێ کە ئەتوانی زیاد لە ئامانجێکت هەبێت. باشە ئەی ژنبوون ئایا ژنبوون دەبێتە مای ئەوەی ڕەهەندی زیاتر بە شعر ببەخشێت؟ ژنبوون شتێکی زۆر جوان و ڕوژان دەستخۆشێر و خانچووکت بەڕاستی ژنبوون بەژیان لەوەی کە
دنیایەکی زۆر جیاوازە، دنیایەکی زۆر تایبەتە و بۆ هەموو ئەمە لێرەوە بڵم ئەوانەی کە بڕوایان بەوە نیە شتێک بە ناوی ئەدەبیاتی ژنان و پیاوان هەبێت بەڵێ هەیە لەبەر ئەوەی تۆ وەکو ژنێک من وەکو ژنێک کە بەر دنیا ئەکەوم بەر کۆمەلگا ئەکەوم زۆر زۆر جیاوازتر لە هەر لە قوتابخانەی سەرەتاییەوە لە شوێنی کارەکەتەوە لە ناو خێزانەکەتەوە بە شێوەیەکی جیاواز مامەڵە لەگەڵ تۆی ژنەکرێ کۆمەڵێک چەسانەوە هەیە کۆمەڵێک بەرەنگاربوونەوە هەیە بۆ منی خانم ئەبێ بجەنگم بەوەی کەەوە لە کارەکەما بۆ نمونە بە پۆستێ بگەم و تەماشاکە لە دنیای ئێستەیە لە ڕۆژهەڵاتی ناوینە بەداخەوە تۆ زەلوانەی لە باسەکە دەرچین بەڵام یەمەوە ناو باسەکە کە ئافرەتێک شعرێکی جوانە نووسیان بە پۆستێکی سیاسییان بە پۆستێکی دیار ئەگا هەمیشە پێیان وایە ئەمە لە ڕێی پیاوێکەوە بۆ شتەکەشتووە ئەمە تێڕوانینێکی زۆر تاریک و بەداخەوە زۆر داخراوی ئەتوانم بڵێم لە سەدا 1970 تا ئێستا سەردەمی ئێمەیە بۆیە شعری من جیاوازتر ئەبێ دەوڵەمەندتر ئەبێ و گۆڕانی زیاتر تیا ئەبێ و جەنگی زیاتر تیا ئەبێ لە هەمووشی جوانتر ئاشتەوایی و سۆز و خۆشەویستی زیاتری تیا ئەبێ چکە هەمیشە ئەو کەسانەی کە زۆر بەرەنگاریەکرێن کە زۆر ئەچەوسێنرێنەوە کە بە هەوڵدانێکی زۆر ئەگەن هەمیشە ئەو کەسانە کەسە مرۆڤە جوانەکانن مرۆڤ بە پەراوێز خراوەکانن مرۆڤانێکن کە بۆ بەسیترین مافی خۆیان جەنگیون هیلاک بوون. بەڵێ ئەمەیان ژن بوون باشە ئەی غەریبی و دووری لە نیشتیمان لە شعردا چی پێبەخشیوی دییان چی لێ سندویتێتەوە؟ بەڕاستی غەریبی زۆر شتە سەرێتەوە بۆ من کە لە تەمەنێکی گەورە هاتوومەتە دەرەوە سپاسگوزاری هەموو جوانیەکانم کە پێی بەخشیوەم بەڵام لەگەڵ ئەوەیە بەڕاستی لێسەرنەکانی زۆر بوو هەر لەوەی ئەگەر من بێمە ناو دنیا ئەدەبیێتەوە من کەسێکی زۆر چالاک بوو و بەڕاستی کەم ڕۆژ هەبوو ئیڤنتێک نەبێت چالاکیەک نەبێت کەم ڕۆژ هەبوو نەنووسم کەم هەفتە هەبوو ئەمە چالاکیمان نەبێت شعرێک ئێستا لە ناو دنیایەکی تەواو پەراوێزین لە ناو حتا لە ناو کوردستانی کۆم گروپ دروست بووە خاکانێک کە بەڕاستی بە شاعیرانێکی وەک ئێمە ئەسەن فرامۆش کراوین ئەوەشکەوە لە سەردەمێکین کە بەڕاستی بۆ کەسانێکی وەک ئێمە لێسەرنەکان زۆرتر بۆ وەگوتم لەبەرەوە یەکە من ئێمە لە دوورێن لە ناو چوارچێوە ئەو چوارچێوەیەی کەوا تیشکی لەسەرەکەوا زۆربەی چالاکی و دەرکەوتنەکان و ئەوانەی تایە دوورکەوتوینەوە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان خۆمانی پێبەخشیوینەتەوە ئینسان هەتاوەکو خۆی بێت هەتاوەکو زیاتر تەنیا بێ هەتاوەکو زیاتر پراوێز بێت جوان ئەتوانەکان. بەڵێ باشە ژاوێن خان ئایا دەشێت هەر تەنها وەک دۆسەیەک بۆ جوانکاری دنیا لە شعر و ئەدەب بڕوانین؟ نەخێر ئەم ڕوانینە ڕوانینێکی بەداخەوە ڕوانینی بەشێک لەو کەسانێک ئەهلی زانستن ئەوانە خەڵکانێک ئێمە هەن کەسانێکن لە کۆمەلگایە کەسانی زۆر دیاریشن کەسانێکی ئەتوانی بڵێن زیرەک و بەرچاون پێیان وایە شعر تەنها مکیاشکردنێکی دنیاە نەخێر شعر زۆر لەوە گەورەترەکەوە ئارایشکردنی دنیا کە بێ ئارایشکردنی ڕیالیزم بێت شعر ئەتوانێت کاری زۆر گەورە بکە هەر بۆیە مەسەلەن ڕۆمانوسی گەورەی کورد بەختیار عەلیەڵێ من بەگومانەوە دەست بە ڕۆمانێک ناکەم بەڵام کە شعرێگە نووسم زۆر بیرەکەم و زۆرە خوێنمەوە لەبەرەوەی شعر گەورەتر لە هەموو ژانرەکانی ترچکە تۆ بەڕاستی لە شعرە فەزاکەت زۆر کەمترە مەوداکەت زۆر کەمترەوە ئەتوانی زۆر ئامانج لە ڕێی شعرەکانتەوە بگەێنی. بەڵێ باشە کامیان گرنگترە ڕەوتی شعر لەگەڵ کۆمەلگادا یان دوانی شعر و مرۆڤایەتی گرنگترن پێکەوە؟ لە ڕاستیە هەردووکیان لەبەر ئەوەی تۆ ناتوانی ئەگەر لایەنی مرۆڤ بوون لە شعر بکەیتەوە شعر شتێکی لێ نامێنێتەوە چۆ بەڵام شاعری زۆر نووسری زۆر داهێنەریشمان هەیە لە مێژووە بەداخەوە لەم لەحزەیە ناوەکەین بیر ناکەوێتەوە کە توانیوێتی مرۆڤێک بکوژێت و بەڵام لە ڕووی ئەدەبیاتەوە داهێنەر بووە دوانەی ئەدەبیات و مرۆڤایەتی. بەڵێ باشە ژاوێن خانم دەمەوێتەوە بزانم ڕەخنە چەندێک یارمەتی دەری تۆ بۆ هەنگاوی ئەزمونونەکانت وەکو شاعیرێک؟
رەخنە هەمیشە دروستکەرە من تەنانەت ئەو رەخنانەش کە ناویان لێ ناون رەخنەی ڕوخێنەر من پێم خۆشە چونکە هەتا وەکو رەخنە هەبێت تەنانەت ئەو کەسەی کە دەست بۆ کتێبەکەی منە بە بڕیاری داوەکە خراپ لە دژی لەسەر شعرەکانی ژاوێن بنووسێ من زۆر خۆشحاڵترم لەوەی کە فرامۆش بکرێت چونکە هەتا وەکو رەخنە هەبێ بەردەوام بوون هەیە هەتا وەکو تۆ رەخنەم لێ بگریت من زیاتر هەوڵەیەم خۆم پێشخەم شعرەکانم پێشخەم زیاتر هەوڵەیەم بەردەوام بم بەڵام بەداخەو لەم ساڵانەی دواییە ئێمە هەر بەگشتی لە دنیای ئەدەبیاتی کوردی یا رەخنەگرمان کەمە کۆمەڵێک رەخنەگری زۆر جوان و دیارمان هەن بەشی خۆیان زۆر هەوڵی جوانیان هەبووە زۆر کاریان کردووە زۆر بەرهەمیان هەیە بەڵام لە ئێستاە شتێکمان نەماوە بە ناوی رەخنەی کوردی بەداخەوە لە ناو ئەدەبیاتی کوردی ئێستاە بە نەزەری من شتێک هەیە بە ناوی گروپێن کۆمەڵێک هاوڕێی شاعرن دانێکیان رەخنەگرە ئەو بڕیاریە لەسەر هاوڕەکانی بنووسێ من ناناسێت ئەم ناناسێت لەسەر تۆ نانووسێ و ئەوەی من ئێڵم لێرەیە جەنگی لەسەر من نووسین و لە دژی من نووسین نییە هەموو خەڵکانێکی کەسانێکی زۆر باش هەن نووسەرانێکی زۆر باش هەن کە لەبەر ئەوەی سەر بە هیچ گروپ و یاخود شارێکی دیاریکراونین بە تەواوەتی فرامۆش کراون بۆیە من لێرەوە داوایان لێ یەکەم کە بەڕاستی بابەتی تر لە بابەتەکە بڕوانن و مەوزوعی تر بن و ڕازگۆ بن لەگەڵ قەڵەماکەیان و بتوانن خزمەتی ئەدەبیاتکەن نەک خزمەتی من کە ئەیناسن یان ئەوی بەرامبەر کە نایناسن چونکە بەڕاستی رەخنە لە هەموو سەردەمێکا داهێنەرانەیە بەڵێ خانم ژاوێن شاڵی زۆر سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتەکە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ ئێوە کاتێکی خۆشتان بۆ کاتەکەت بۆ یەکەم جارە لە شاری مووسڵ ئەو شارێکە ماوەیەک لەژێر دەستی چەکدارانی داعشدا بوو یانەیەکی وەرزشی تایبەت بە ژنان کراوەتەوە هەرچەندە ئەم هەنگاوە یەکەم جارە بنرێت بەڵام ژمارێکی زۆر لە ژنان بەشداری ئەو یانەیە دەکەن کاوە عومەر لە مووسڵەوە راپۆرتێکی لەسەر ئەم بابەتە ناردووە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی پارێزگەهانەینەوە هۆڵەکە وەرزشی لە ناحیا بەحشیقا لە باکوورێ دەشتانەینەوە دەهێتە vekirن یا تایبەتمەند بە ژنان ڤە و ji bo leşciwaniyê û avakirina leşî. Marlîn jineka xiristiyan e xelka deştaneynewa ye wê ji zarokîniya xwe heza vekirina cihekê wesa hebûye lê beriya hatina çekdarên Daeş komalgeha wî serdemî rê bi Marlînê nedda ji ber givaştinên eşaîrî û ayînî ev proje bi êkcarî nebûn. بەریا ئەم ئاوەرەبین بارودۆخ ڕەنگێکی دی بۆ ڕەوشەنبیریە و کۆمەڵگەهەیە گەلێکی یاجێواز بوو هیچ هاریکاریەک بۆ پرۆژێن وەسا نەبوون پشتی ئەم ڤەگەڕیان من خوبێ ئومێد نەکرد کە ڕۆژێکی خەونە خوب جهبینم ڕۆژێکی ji ڕۆژە ئەڤی جهیدا مەزرینم و بکەمە سنتەرێکی تایبەت بۆ ژنان Armanca vê jinêya serekî ew e ku harîkariya jinên vê deverê biketin û bi bihayekî guncay jin rojane werzişê bikin. دەمە من ئەف سنتەرە کردی ئارمانجا من یا سەرەکی ئەو بۆ هاریکاریە ژنێ بکەم ji ber ku em nizanin kewdanên avboriyên Iraqê çi astekî dane lewma min wesa sîstem kir ku destpêkê her jinek tenê 10,000 det her rojeka bihêt 1000 dînaram det. Her jinek ji ber egerekî yan hokarekî dihête vî senterî hinek ji ber dabezîna kêşa xwe û hindek ji ber avakirina leşê xwe. Bi goreyî mebesta xwe ew dê çend corên werzişê ken. هەستێکی gelek xweş e demê ez hême vî cihî werzişê dikem û rojane du dem ji mêran rahênanan dikem bi gorey ewan kursên rahênera me bû me nivîsîn gelek jina kêşaxwe ji 9 kîloa dabezandiye sî heta 35 kîloa kêm kiriye. Projên wesa li sunûrê parêzgeha neynewa net hatine dîtin çi beriya hatina çekdarên Daeş yan heta serdemê azadkirina bajarê Mosilê ji ber dabûnerîtên eşaîrî û ayînî gelek zal bûn li vê deverê
لێ مارلینێ ئەف ئاستانگە تێپەڕاندن و داک و خزمەتا ژنێ بکات. کاوە عومەردەنگی ئەمریکا دەشتا نەینەوە. لێکۆڵینەوەکان نیشان دەدەن ئەو کەسانی کە لە تەمەنێکی منداڵیەوە نابینان هێزی بیستنیان زۆرترە لە کەسانی ئاسایی بە تایبەتی توانایی میوزیکیان بەهێزترە. عەلیکەریم نمونەیەکی ئەمەیە کە بەهۆی تەقینەوەی مینەوە لە منداڵیەوە بینایی لەدەستداوە، بەڵام ڕێگای میوزیکی گرتۆتە بەر و ئێستا پیانۆژەنێکی بەتوانایە. سنوور کەریم لە سلێمانیەوە ئەم راپۆرتی ئامادە کردووە. من ناوم علی کەریمە بەهۆی ئەو دەورات و ئەو خولانی کە لەناو ڕێکخراوێکی نابینانە کراونەتەوە، یەکێک لەو دەورانە بریتووە لە کردنەوەی دەورەی مۆسیقا توانیمە خۆم پێ بگەێنم لە ئامێری پیانۆیە. ئەمەش وەک یەکێک لە نابیناکانی ناو هەرێمی کوردستان توانی بم بە کەسێک کە لە ئامێری پیانۆ جێدەستم دیار بێت و ئەمەش هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆچی بە ئەو خولانی کە لەناو ڕێکخراوێکی نابینانە کراونەتەوە. موسیقامان هەبوو کە بە ویسمان بەشداری دەورێک موسیقاکە بکە کەسێکی زۆر بەهرەمەند بوو، هەر لە مناڵیەوە کەسێک بوو کە بەهرەمەند بوو، کەسێکی با بڵێن فەنان بوو، یعنی توانای وەرگرتن و حەزمکردنی شتەکانی هەبوو. ئەتوانم بڵم کە عەلی بە 3 مانگ بوو بە عاسف، یعنی بە 3 مانگ بوو بە عاسف. توانیمان لە کۆمەڵی هونەرە جوانەکان لە 2001 فیستیڤالێکی گەورەمان کرد و کاتێک لە کۆمەڵە هونەرە جوانەکان دوو ڕۆژ بەردەوام بوو. نۆتەی برایل دەست ناکەوێت و ئامێرەکانی تایبەت بنووسینەوەی برایل دەست ناکەون. نەمتوانیوە بەو بابەتە بگەم کە بە شێوەیەکی ئەکادیم توانم نۆتە بخوێنەوە، بەڵام ئەو مەقتوعەی کە لێ ئێمەوە تۆن بە هاوکاری ئەو کەسی کە لە بیدایەتەوە هاوکارم بووە توانیوە بە شێوەیەکی ئەکادمی نۆتەکان لێ بوونەک ئەوەی کە بە شێوەیەکی سەماعی بابەتەکە خۆمۆری گرم و لێ بمەوە. باشە ئەمە سەبارەت بە مەقتوعە جیهانیەکان وەگەوەی کە پارچێکی من عەزف کردەوە کە بریتە لە تورکش مارش لە نووسینی دانەری جیهانی مۆزارتە. بەڵام ئەو بابەتانەی تر کە بریتە لە وتنەوەی گۆرانیە کە گۆرانی بێژە هونەرمەندێک گۆرانیەک ئەڵێتەوە بۆ نمونە مامۆستا عومەرێکێکە لە هونەرمەندە دیارەکانی ناو نابینان و ئەمە لەم حاڵەتانەیە لە وتنەوەی گۆرانیەکانە لیانەوەی ئەلەم حاڵەتەیە بریتە لە سەماعی. لە پێشانگایەکی نوێدا لە واشنگتن تیشک دەخرێتە سەرچینێکی دەریا کە زۆر باز ناکرێت و زیندەوەری دەریایی نامۆشی تێدا دەژێت. نێوەندی هونەری دەریایی ئەم پێشانگایی کردوتەوە و سەدان کەس سەردانی دەکەن. ماکس ئادەمز ئەم راپۆرتەی ئامادە کردووە و شایان پاشا پێشکەشی دەکات. هەشپێیەکی دەریایی زەبەلاح، ماسی جێڵی، ماسیگری تۆقینەوەر، زیندەوەری بچووکی مایکرۆسکۆپی، هەموو ئەم بۆ نەوەرانی قوڵایی دەریا لە پێشانگایەکی نوێدا لە سنتەری هونەری ئارتیک هاوس لە واشنگتن ڕۆڵ دەبێنن. ناوچەی کازیوە سەرسوڕهێنەرە شارەوەکانی زەریا پرۆژەیەکی هاوبەشی ئارتیک هاوس و پەیمانگەی نەخشەی ئۆقیانوسی وچهۆڵە کە ڕێکخراوێکی سربەخۆی قازاژنەویستە کە بۆ تۆژینەوە و گەڕان و پەروەردەیی زەریاکان تەرخان کراوە.
لە 6 ساڵی ڕابردوودا یارمەتی تیمێک لە زانایان و ئەندازیاران و شارەزایانی پەیوەندیەکان دەدەم لە پرۆژەیەکی گەورەدا کە پێویستە توێژینەوەیەک ئەنجام بدەین بۆ دۆزینەوە و فێربوونی زیاتر دەربارەی ئەو بەشە سەرسوڕهێنەرەی هەسارەکەمان کە پێی دەوترێت ناوچەی کازیوەی زەریە. ناوچەی کازیوە یەکێکە لەو بەشانەی کە کەمتر زیانیاری لەبارەیەوە هەیە، شوێنێکی پڕ لە نهێنیە لە زەریادا. چینێکی ئاو لە نێوان 200 بۆ 1000 متر لە ژێر ڕووی زەویدایە. بەردەوام نیمچە تاریکە چووکە تشکی خۆر بە زەحمەت دەگاتە ئەو قوڵاییە. هەندێک لە بۆنەوەرە دەریایەکان کە لەوێ دەژین تەنها بەشەو بۆ دۆزینەوەی خۆراک دەشنا سەر ڕووی زەریە. زۆرێک لە زیندەوەرەکانی ناوچەی کازیوە دەتوانن ڕێگای خۆیان لە قوڵایی تاریکی زەریادا ڕووناک بکەنەوە بۆهۆی پرۆسەیەکی کیمیاوی کە پێی دەوترێت ڕۆشنایی زیندەوەری. و ئەم هێزە گەورەیە بەکاردەهێنن بۆ پەیوەندیکردن ڕاکێشانی زیندەوەرەکانی تر، پاراستنی خۆیان لە ئاژەڵە درندەکانی قوڵایی ئاو. ئەم زیندەوەرانە نمایشێکی نایاب دەکەن لە قوڵایی زەریادا. پێشانگەکە تەنها تشک ناخاتە سەر جوانی ناوچەی کازیوە، بەڵکو دەیخاتە سەر ئەو ڕۆڵە گرنگەشی کە دەیگێڕێت لە سازگاری هاوسارەکەماندا. وەک زانایان چەندێک زیاتر دەربارەی ناوچەی کازیوەی زەریاکان فێر ببین، ئەوەندە زیاتر فێر دەبین کە چەندە گرنگە بۆ پرۆسەی بەرهەمهێنانی زەریاکان و زەوی و تەنانەت یارمەتی دەریش دەبێت بۆ ڕێخستنی کەش و هەوایی هەموو هەسارەکە. ئەم پێشانگەیە درێژەی هاوکاریەکانی ئارتیک هاوسە لەگەڵ دامەزراوە زانستیەکانی سەرانسەری جیهاندا. لە هاوکاریکردن لەگەڵ ناسادا کاتێک باسمان لە گەردونەکەمان دەکرد و هەروەهاش وێنە سەر سورهێنەرەکانی تەلەسکۆبی جیمس وێب. پاشان هاوکاریەکەمان لەگەڵ کۆمەڵەیەکی زانستی دەماردا هەبوو کە باسمان لە جیهان و گەردون کردووە و ئەوەی چی بەسەر مێشکماندا دێت. پێشانگەکە ئاهەنگێکە لە جوانی سروشتی ئەم بۆنەوەرە دەریایە نامۆیانە و ئەو هۆکارشمان پێ دەڵێت کە بۆچی پێویستە باشتر لە گەورەترین بەشی جیهان تێبگەین ئەو بەشەی لەژێر ئاودایە. شایان پاشا بۆ راپۆرتی ماکسیم ئادەمز، دانی ئەمریکا. ئازان لێرەش داهاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی زایڵی داهێنان تا کاتێکی تر لەگەڵ ڕێز و خۆشەویستی هێرۆ زەنگەنە و تەواوی ستافی بەرنامەی زایڵی داهێنان هەر شاد و بەختەوەر بن.